تاکو هاوکارمان بن لە داڕشتنەوەی سیاسەتێکی ئابووری گونجاو. ئەمە سەرڕای سەرجەم پسپۆڕیەکانی تر کە باس کوردستان دەکەین وەکو وڵاتێکی کشت و کاڵی. با ڕاستگۆ بین لەگەڵ خۆمان، ئایا زانستی ئەندازیاری کشت و کاڵیمان لە ئای پێویستە یان نە؟ لە هەرێمێکدا کە پڕ لە شوێنەوار و ناوچەی گەشت و گوزاری و دەکرێت ئەو کەرتە ببێ بە سەرچەوەیەکی گرنگی داهات بۆ بازاڕ و ئابووری کوردستان، چەند دەرچووی زانکۆمان لە بەشی مێژوو یان لە بەشی تری پەیوەندیدار دەتوانن مێژووی قەڵای هەولێرمان بۆ شەرحکەن بە پرۆسەیەکی زانستی. ئەمە جگە لە بوارەکانی تر کە گرنگن بۆ کوردستان وەکو نەوت و گاز و پیشەسازی سامانە سروشتیەکان. ئەرکی وەزارەت و زانکۆکانە ئەم پەیوەندیە لە نێوان خوێندنگاکانیان و بازاڕ و ئەولەوێتەکانی کوردستان بەهێز بکەن. بۆیە هیوادارم بەردەوام بن لەم ئەرکە قورسەتان. لە پاڵ هەموو ئەمانەدا دەبێ هەموو لایەک هاوکار بن تاکو هەیبەتی زانکۆکانمان وەکو شوێنی فێربوون و ناوەندی ئەکادەمی بپارێزین لە دەستێوەردانی حزبی سیاسی. دەبێت دوور بکەوینەوە لەسەر دانان و لادانی بەرپرسانی زانکۆ و پرۆفیسۆر و کەسانی ئەکادەمی لەسەر بنەمای وەلایان بۆ ئەم حزبەیان حزبێکی دیکە. پارساڵ هەر لەم بۆنەیەدا باسمان لە ئەهمیەتی نەهێشتنی قبول مرکزی کرد و باسمان لە سیستمێکی جێکردنەوەی کرد کە چۆن خوێنکار بە ئارەزووی خۆی بەشی دڵخوازی خۆی هەڵبژێرێت. خۆشحاڵم کە ئەم ساڵ بە ڕێژەی 25% زانکۆکان سەرپشت کراون خوێنکاران لە دەرەوەی قبول مرکزی وەربگرن. پاش جێگیرکردنی ئەم مەبدەئەش دەبێت نەهێڵین واستە و واستەکاری ئەم هەنگاوە تێک بدات. لێرەشدا جێی خۆیەتی دەستخۆشی لە وەزارەتی خوێندنی باڵا بکەین کە لە ڕێی هاوکاریەکانی دامەزراوەی چەنیکا و دامەزراوەی ڕیزبەندی زانکۆکانی ئەڵمانیا و ئیتالیا بووەتە خاوەنی سیستمێکی ئلکترۆنی کە سەرجەم داتاکانی زانکان تێدایە و ئەم ئلکترۆنیکردنەش کات و توانایەکی زۆرمان بۆ دەگەڕێنێتەوە. بۆمان ڕوونە کە لەم سەردەما سوود وەرگرتن لە تەکنۆلۆژیا نەک تەنها هۆکە بۆ ئەوەی خێرا ئەرکەکانمان جێبەجێ بکەین، بەڵکو ڕێگا چارەیەکە بۆ ئەوەی باشتر ئەرکەکانمان جێبەجێ بکەین. ئەمڕۆ سەرباری کە ئیداری و داراییەکانمان حکوومەتی هەرێم تا ڕادەیەک پشتی بەستووە بە تەکنۆلۆژیای نوێ تاکو حکومڕانیەکی دروستتر پێشکەش بە خەڵکی کوردستان بکەین. لە ڕێگای تەکنۆلۆژیا و بە پەیڕەوکردنی سیستمێکی بایۆتری بۆ تۆمارکردنی گشت موچەخۆری کوردستان حکوومەت نەک تەنها کار دەکا بۆ ئەوەی دوو موچە و سێ موچەی نایاسایی نەهێڵێت، نەک تەنها دەتوانین موچەخۆری وەهمی نەهێڵین، بەڵکو دەتوانین میلاکاتی هەموو وەزارەتەکان چاک بکەینەوە. دەتوانین لە ڕێی ئەم بەرنامەی کە دەستی پێکراوە پرۆسەی پێدانی موچە لە پرۆسەیەکی دەستی و ئاڵۆز کە ئێستا هەندێک جار 27 ڕۆژ دەخایەنێت بگۆڕین بە پرۆسەیەکی ئلکترۆنی کە بە کلیکێکی دوگمەیەکە موچەی موچەخۆران چەند ڕۆژێکدا ڕاستەوخۆ بنێرێت بۆ سەر حسابێکی بانقی ئەو موچەخۆرانە لە هەر بانکێک لەمی کوردان. هەر بەم بۆنەیەشەوە داوا لە هەموو هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران دەکەین کە بەشداریکردنی جدیان هەبێ لەم پرۆسەی تۆمارکردنی بایۆمەتری و بە ئلکترۆنیکردنی موچە. ئەم بەرنامەیەکی استراتیجی نیشتیمانیە کە هەندێک کێشەی گەورەمان بۆ چارەسەر دەکات. کار زۆرە کە ئەنجامی بدەین، زانکۆش ڕۆڵی خۆی هەیە لەم ئەرکە پیرۆزانە. بەڵام ئێمە لێرە تێدەگەین کە بەهۆی قەیرانی دارایی و بایکۆتکردنی پرۆی خوێندنەوە ڕەنگە بەشێک لە زانکۆکان نەیانتوانی بێ ئەو ئاستە تۆمار بکەن کە لە خۆیاندا ڕادەبینن. بەڵام ئەبێت ئەم پرۆسەیە هانیان بدات بکەنەوە کێبڕکەیەکی هێزەوە، ئەوان بۆ بەرزکردنەوەی توانای زانستیەکان هەوڵ بدەن و ئێمەش لە ڕێی چارەسەردنی گرفتی دارایی و تێکشکاندنی ئاستەنگەکانەوە هاوکاریان بین. هەمومان دەزانین کە بەشێک لە نمرەکانی ئەو ستانداردە جیهانیە بۆ ڕیزبەندی زانکۆکان پشتی بێبەسراوە لەسەر بنەمای ئەو جم و جۆڵ و چالاکیانەیە کە خوێنکاران دەیکەن. بۆیە داوا لە هەموو زانکۆکان دەکەم هەوڵ بدەن خودی خوێنکار بکەنە سەنتەری پرۆسەی خوێندن. من دڵنیام
کە هەزاران خوێنکاری لێهاتوو بەهرەمەندمان هەیە کە تەنها پێویستیان بە دەستکردنە بۆ ئەوەی لێهاتووی خۆیان لە هەموو بوارەکاندا بسەلمێنن و ببنە کۆڵەگەی بەهێزکردنی ئایندە. لە کۆتاییدا هیوادارین زانکۆ سەرکەوتوەکان لەسەر لووتکەی سەرکەوتن پاڵ نەدەنەوە و ئەوەیان لەبیر بێت کە لە سەرکەوتن گرنگتر پارێزگاریکردنە لەو سەرکەوتن و ئەو زانکۆوەکانی تریش ئەم هەڵسەنگاندنە بکەنە دەرفەتێک بۆ پێشکەوتنی خۆیان و بەرزکردنەوەی ئاستی خۆیان. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. سوپاس. زۆر سپاس بۆ جەناوی کاک قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستاش داواکارین لە بەڕێز کاک دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بفەرمێ بە پێشکەشکردنی وتار و ڕاگەیاندنی ئەنجامەکان. بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز نوێنەری وەزیری خوێندنی باڵای عێراق، وەزیر پەرلەمانتار و قونسڵ و نوێنەرانی وڵاتان، سەرۆک زانکۆکان، مامۆستایان هەموو لایەک بەخێر بن. خۆشحاڵم ئەمڕۆ لە مەراسیمی دووەمین ڕاگەیاندنی ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکاندا لەگەڵتا پێکەوە ئامادەی ئەم بۆنە زانستیە گەورەی کوردستان دەبم. هیوادارم ئەم جۆرە مەراسیمە زانست و ئەکادمیانە هاندەرێکی بەهێزی بەرەو پێشچوونی ڕەوتی ئەکادمی و زانستی زانکۆکانمان بێت. هەڤاڵان ساڵی پار کاتێ بۆ یەکەمین جار ئەم بۆنەیەمان ساز کرد، هیوامان خواست پرۆسەی ڕیزبەندی زانکۆکان بۆ گەیشتن بە ئامانجە ئەکادمیەکانی بەردەوام بێت و گەشەی زیاتر بکە. پشت بەخوا و بە ستافی ئەکادمی وەزارەتەکەمان ئەم ساڵ ئەو هیوایەمان بەدیهێنا. بەزان بیرۆکەی ڕیزبەندی نیشتیمانی لە ئەساسدا لەسەر سێ تەوەری سەرەکی، سێ ئامانجی سەرەکی کۆبووەتەوە. یەکەمینیان دەستنیشاندنی پێوەر و ستانداردی زانستی، دووەمیان هەڵسەنگدن و کێکەی نێوان زانکۆکان، سێیەم شەفافیەت. بۆ گەیشتن بۆ ئەم ئامانجانە ئەم ساڵ ئێمە لەسەر بنەمای 7 پێوەری سەرەکی و 47 پێوەری لاوەکی سیستمی هەڵسەنگدنمان داڕشتووە. بۆیە ئەتوانین ئێستا ئێمە وەکو لە سلایدەکەیە دیارە ئەو پێوەرە سەرەکیانەی ئەو کرێتاریات سەرکارین کە هەمانە ئەتوانین لێرەیە سەیری بکەین و تەنانەت ئەو سکۆرانشی بۆ هەر کرێتاریە دامان ناوە لێرە بە وازەحی دیارە. گەر بە شێوەیەکی ورتر ئامانجەکانمان لەم پرۆسەیە دەستنیشان بکەین، دەتوانین بڵێن کە هاندانی پێشبڕکە لە نێوان زانکۆکانی کوردستان و گەشەکانی توێژینەوەی زانستی و کردنەوەی نێودەوڵەتی و هەروەها هاندانی بەشداریکردنی ڕەسەنی زانکۆکان لە بەرهەمی معریفە، گەشەپێدانی ژێرخان و ژینگەیکردن، هەنگاونان بەرەو دەرکەوتنی زانکۆکان لە نەخشەی ڕیزبەندی زانکۆکانی جیهان، بەستنەوەی پرۆسەی خوێندن بە بازاری کار و پێداویستیەکانی کۆمەلگا، چەسپاندن و هێزکردنی پرۆسەی دڵنیایی جۆری، چەسپاندنی بینەماکانی شەفافیەت، چەسپاندنی کەلتوری خۆهەڵسەنگاندن. ئەتوانین بڵێن ئەمە بریکێکە وردەکانی وایە. هەروەها ڕیزبەندی نیشتیمانی دەبێتە هۆکارێکی ڕاستەقینە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا و توێژین زانستی لە دیاریکردنی ئاسی نەخشە ڕێگای ڕیفۆرمی خوێندنی باڵا. ڕیزبەندی نیشتیمانی هاوکاری پرۆسەی بڕیاردان و چاکسازی سیستمی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستانە ئەودات، چونکە ئێمە پێش ئەگەر زانیاریمان هەبێ نەتوانین هەڵسی سەنگێنین و دوای ئەوەی کە هەڵیمان سەنگان ئەو کات ئەتوانین بەرنامەیەک و پلانێکی وردمان هەبێ بۆ چاکسازی. بۆ ئەم ساڵی ڕیزبەندیەکەمان توانرا بە هەوڵی شارازایانی خۆمان لە وەزارەت سوود لە هەندێشتی تازەوەرگین کە ساڵی پار نەمان کردبوو.
بۆ نمونە سوود وەرگرتن لە ئەپلیکیشنی گۆگل ئاپس فۆر ئەجوکیشن توانرا سیستمێکی پێشکەوتوی ئەلکترۆنی ئۆنلاین بۆ ڕێزبەندی نیشتیمانی بنیاد بنرێت. هەروەها ئەم سیستمە پێک دێت لە 1 پاڵی سەرەکی و 27 پۆرتاڵی لاوەکی. هەردێک لە زانکۆکان ماڵپەرێکی تایبەتیان بۆ پێکەنراوە کە لە ڕێگایانەوە دەتوانن تەواوی زانیاری و داتاکان داخڵ بکەن. ئەم سیستەمە دەبێتە بنەمای ژێرخانی ئەلکترۆنی خوێندنی باڵا و تەواوی داتا و زانیاریەکانی زانکۆکانی کوردستان بە شێوەیەکی ئۆنلاین دەستەبەر کراوە. طبعا ئەمە یەکێکە لە هەرە گرنگە دەرەنجامە گرنگەکانی، چونکە ئێمە کە توانیمان بنەمای ژێرخانی ئەلکترۆنی بۆ زانکۆکان دابرین، ئێستا داتایەکی زۆر وردمان لەبەردەستە لەسەر کە پێشتر زۆر هەوڵمان دابوو لە زانکۆکان دەستەبەر بکرێ، زانکۆکان هەوڵیان دابوو لە کۆلیزەکان دەستەبەریان بکە بە ئاسانی ناهاتە بەردەستمان. ئێستا بەهۆی ئەم سیستمەوە ئەتوانین بڵێن CV هەر هەموو مامۆستاکان اختصاسیان بەحسەکانیان چالاکیەکانیان هەمووی بە ئەلکترۆنی کراوە و ئەتوانین بڵێن بۆ زۆر شتی تر بێت ڕێزبەندی نیشتیمانی کە لە مناسبەتەیە سوودمان لێ وەرگرتووە. هەروەها لە ڕێگای ئەم سیستمە نوێنەری تەواوی هاوکێشە ماتماتیەکانمان ڕێکخراوە بۆ ئەنجامدانی پێشبڕکێ لە نێوانی زانکۆکان. ئەم سیستمە زامنی شەفاعەت و ڕەخساندنی هەر یەکسانە لە پرۆسەکە و زانکۆکان نەک تەنها تەواوی زانیاریەکانی تایبەت بە خۆیان دەبینن، بەڵکو دەتوانن داتا و زانیاریەکانی زانکۆکانی دیکەی کوردستان ببینین. واتە ئەم ساڵ کە ئەم سیستەمان دانا بۆ ماوەیە کە سەر باوڵی ئینتەرنێت و زانکۆکانمان هەموو داتاکانی نەک هەر خۆیان بەڵکو داتاکانی هەموو زانکۆکانی تریشیان بینیوە بۆ ئەوەی بتوانن هەڵسەنگاندنی بۆ بکەن. تەنانەت ئێمە ڕەخنە و سکاڵای زانکۆکانیمان لەسەر یەکش لای خۆمان وەرگرت و ئیششمان لەسەری کرد و هەندێک جار چاکیشمان کرد و ئەو ڕەخنانەی کە زانکۆکان هەیەیان بۆ لەسەر داتا و زانیاری زانکۆکانی تر کردومان تەن بنەمایە بۆ چاکسازیکردن لە خودی داتاکانی خۆمان. لە ڕێگای پۆرتاڵی سەرەکی ڕێزبەندی نیشتیمانی و هەموو زانیاری و یاسا و ڕێنماییەکانی تایبەت بەم پرۆسە دەستەبەر کراوە. کەواتە ئەمە ئەوەی کە مەبدەئی شەفافیەت لە دەستەبەرکردنی زانیاریەکان و عرضکردنی بۆ ئەو کەسانی کە مهمە بەلایانەوە بەرژەوەندی ئەوانی تێدایە لەم پرۆسەیە لە 100% کراوە. زانکۆکان تانیویانە خۆیان داخلی ئەو زانیارە بکەن، هەم چاوداریەکی وردی ئەو زانیارە لە نانی زانکۆکانی ترەوە بکرێت. ئەگەر ئێمە بینە سەر قۆناغێکی تر کە بزانین ئەم ڕێزبەندیە چەندێک کاریگەری کردووە لەسەر بزاوی لۆکۆڵینۆ و پێشکەوتنی زانکۆکان، ئێمە ئەتوانین لێرە چەند سلایدێکان بۆ نیشان بدەین. بۆنە ئەمە هی پەبلیشی ریسێرچی عێراقە، ژمارە بڵاوکراوەکان لە ساڵی 1970 تا 2012 ژمارە ئەو پەبلیشە عالەمیانەی کە هەیەیان بووە لە عێراقا ئەو ژمارەکەیەتی. ئەگەر بێنە سەر هی کوردستان کە تەسجیل کراوە، ئێمە طبعا ئەمە ئستفادەمان لە دراسەیەکی تایبەتی خوێندکارێکی خۆمان کردووە. ئەمەی کوردستان لە 1974ەوە کە دەستی پێکردووە بە بڵاوکردنەوەی ڕسێرچی لە جیهانیەکان، سەرەتا لە ISI و دوایی لە تۆماس ڕۆیتەر کە ئێستا بۆتە تۆماس ڕۆیتەر، ئەبینین لە 1974 تا 2012 کۆی ئەو داوانەی کە هەمان بووە 433 بووە. بەڵام ئەگەر ئەوە سێر بکەین لە 2015 تەنها 73 بووە. لە 2015 بۆ 2016 کە ئەمە ئەو فترەیە کە ئێمە ڕانکینگمان لە پار تا ئێستا دەستی پێکرد بۆتە 160، یعنی 160 دانە. ئەگەر ئەمە مقارنە بکەی ئەم ئەوەی کە لە 1916 کراوە بە کۆی ئەوەی کە لە 1974ەوە کەواتە لە ماوەی 40 ساڵە، ئێمە ئەبینین تەنها لە ساڵی 2016 لە 135 کۆی ئینتاجی ئەوەی کە ئێمە لە 41 ساڵا کردومانە. من پێم وایە ئەمە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ ڕێزبەندی نیشتیمانی، بەڵام لەگەڵەوەشە پێم وایە تەسیراتی ترشی هەیە جگە لە ڕێزبەندی نیشتیمانی، بەڵام پێم وایە بەهۆی ئەوەی کە ئێستا ئەیبینین عەرزەی لەبەردەستانە ئەمە بەشی هەرە زۆری پەیوەستە. بۆیە ئەو بنحەنەیە کە ئێستا ئەیبینین کە لە 2010 چەند بووە، لە 2011 چەند بۆ ئەمە بڵاوکراوە جیهانیەکانمان، چۆن لە 2012ەوە بەداخەوە 2013 و 2014 ئێمە داتاکانمان دەست نەکەوتووە. بەڵام ئەگەر سەیری کەی 2015 بۆ 2016 ئەمە ئەو
گۆڕانکاریایە کە لە پەبلیشی جیهانی بە ئیمپاکت فاکتەرەوە کە ڕیداوە لە هەرێمی کوردستان و دوای ئەوەی ڕانکینگمان دەست پێ کرد. ئەگەر مقارنەی بۆی عێراقەوە پێم وایە بە پارەکە شتێکمان ئاڕست کرد لە 2004ەوە لە عێراق و لە کوردستان بڵاوکراوە جیهانیەکان زیادی کرۆ، بەڵام ڕێژەی زیادبوونی ئاق ئەوەی شینەکەیە هی کوردستان هی زەردەکەیە. ئێوە ئەتوان مقارنەی پێی کە چەنێ ئێمە مقارنەتەن بە عێراقا چۆن بووینە. بەنسبەت ئیمپاکت فاکتەرەوە واتە ئەو لێکۆڵینەوانەی ئیمپاکت فاکتەری جیهانیە لە تۆمسن ڕۆیتەرە ینی ریکۆرد دەکرێن، ئەگەر توانین هەر مقارنەی و تەسیری کاریگەری ڕزبەندی نیشتیمانی ببینین لە ساڵی 2015 245 پابلیکیشنمان هەبوو with impact factor لەگەڵ impact factor، بەڵام لە 16ەیە ئەو فترەیە کە ئێمە دەستمان بە ڕیزبەندیەکە کردووە، ینی دوای ئەوە سیرەکەی فەرقەکە چەرێکە گەیشتە 404 واتە 148 دانە و خاڵ زیادی کردووە. ئەمە طبعاً بۆ ئەوانەی ئیمپاکت فاکتەر و ئیمپاکت فاکتەر ینی ئەوانەی کە ئیمپاکت فاکتەرشیان نییە، ئەوانە زیاتر ئەتوانین بڵێ مەحەلی و ئەقلیمین. بە هەمان شێوە ئەبینین لە 2015 بۆ 2016 فەرقی کردووە، بەڵام فەرقەکە کەمە. من لێرە حەزەکەم یەک شتێکی تر ڕەنگە ئیشارەتی پێ بدەم. ئەو سیستەمەی ئەمساڵ جێبەجێمان کرد تەدقیقکردن و چێککردنی ئەو بەحثانەی کە بڵاوکێتەوە زۆر ئەتە بڵێن ورتر و تونتر بوو لەوەی کە پارەکە کردووە. ئەمساڵ ئێمە دەیان کۆڵینەوەن ریموف کردووە، لا بردووە لەوەی سەرەوەی کە زانکۆکان دایان ناوە. ڕەنگە ئەگەر ئەو سیستەمان نەکرا ئێستا فەرقەکە زۆر زیاتر ئەبوو. بۆی ئەتوانین بڵێن ئەوەی ئەمساڵ سەرباری ئەوەی کە زۆرتر و زۆر دقیقترمان کردووە، اینجاش ئەو فەرقە ئەبینین کە لە نێوانی زانکۆ ینی لە نێوانی بڵاوکراوەکاندا هەیە. هەروەها ئەگەر ئێمە بینە سەر کۆنفرانسەکان ناشنال کۆنفرانس پابلیکیشنەکان، ئەوە فەرقی لێوانی ئەم ساڵ و پارەکە ئەگە بینە سەر ئینتەرناشناڵەکانش ئەبینین دیارە ڕاستە لێرە فەرقێکی کەم هەیە، بەڵام ئێمە دەبێت ئەوەشمان لە یاد بێت لەبەر دۆخی دارایی و هەرێم زۆکان نەیانتوانی ئەو هەموو ئەرکەی کە خۆیان باوەڕیان پێهێتی ئەو کە خۆیان لە توانایە هەبووە بیکەن، بەڵام لەبەر ئەو دۆخە داراییە ئەو فەرقە زۆر نەبووە، چونکە بەشێکی زۆری ئەمە ئەتیماد دەکاتە سەر دۆخی دارایی بە تایبەتی ئینتەرناشنال کۆنفرانسەکان. بەڵام ئەگەر لەسەر هۆستینگی بۆ کۆنفرانسە ناشناڵەکان سمپۆزیۆمەکان سیرەکەین ئەمانە زۆر زیادی کردووە، بە تایبەتی ئەمانە لەبەرەوەی ناشنال ڕەنگە ئەرکی داراییان کەمتر بێ لە 188ەوە بۆ 458، ینی ئەمە ژمارەی ئەو کۆنفرانس و سۆزیوم و وەرکشۆپە ناشناڵەکانە. و بە هەمان مقارنە سێری بکەین بۆ نێودەوڵەتیەکان زیادی کردووە لە 26ەوە بۆ 54. ئەمە هەمووی لە فترەی ئەم ساڵێک کە ئێمە دەستمان بەو پرۆسەی دووەم بابڵێ ڕانکینگ کرد. هەروەها هۆڵدینگی بۆ ترینینگی کۆرسستەوە خۆتان نەزانین ترینینگ چەندێک گرینگە بەنسبەت هەموو سەکتەرەکانی حکوومەت، نەک بەکتا خوێندنی باڵا، بەڵام ئەگەر لەسەر خوێندنی باڵی بکەین ئەبینین ئەو ژمارەی ئەو ترینینگەی کە کراوە چەندێک لە 60ەوە بۆ 98 زیادی کردووە. شتێکی تر کە نیشانی ئەدا کە تەسیری ڕیزبەندی نیشتیمانی چەندێک تەسیری هەبووە لەسەر زانکۆکان، ئەوەیە کە ئێمە ساڵی پار کاتێک بۆ یەکەمین جار ئەعلانمان کرد ژمارەی ئەو زانکۆیانەی کە وەبمەتریکس کردووە ناوخۆیەوە و تەسجیلی کردووە 18 دانە بوو، چونکە خۆی تا نزیکەی 30,000 ئەژمێرێ. بەڵام ئەم ساڵ لەبەرەوەی ڕێژەی ئەو زانکۆکانمان زیاتری کردووە، ینی کەفاەتیان بەرزتر بووە، ئاسیان بەرزتر بووە، ژمارەی ئەو زانکۆیانەی ئەتوان بڵێن زۆربەی هەرە زۆری زانکۆکانمان هاتوونەتە ناو فەزای وەبمەتریک، ینی لە 18ەوە بۆ تا 28. ئێستا تەنها 2 زانکۆمان هەیە کە نەچۆتە ناو فەزای وەبمەتریکەوە. ئەمە کەوتنێکی زۆر گەورەیە بەنسبەت زانکۆکانەوە. خۆشەویستان، بۆ ئەوەی پێش بڵاوکردنەوەی دەرئەنجامی کۆتایی ڕیزبەندی بزانین کە کارگەری ئەم ڕیزبەندی لەسەر سێکتەرە سەرکیەکانی زانکۆکانمان چۆن بۆ ئێستا ڕیزبەندیەکە لەسەر هەندێک لە سێکتەرەکان، کەواتە پێشەوە ئێمە دەرئەنجامی کۆتایی بڵاوکەینەوە، ئێمە سەر دەرئەنجامان لەسەر سێر بە سێکتەر بڵاوەکەینەوە. یەکەمیشت کە ئێمە لێرە باس لە زانکۆ
حکومیەکانەکەین ینی ئەوەی کە علاقەی بە ئەکادمیک ستافەوە هەیە دیارە ئەکادمیک ستاف لێرە 8 کریتریای جیاوازی بینێ علاقەی بە ڕشوەی ئەوانەیە ژمارەی پرۆفسێرەکانیانە ئەسیستەنت پرۆفسێرەکانە چەندین کرێتریایە کە لێرە باس کراوە ئەبینین لێرە زانکۆی هەولێری پزیشکی لە ژمارە 1 دێ پاشان سۆران ئەنجا کۆیە ئەگە بچینە سەر ریسێرچ کە ئەویش 12 کرێتریای جیاوازی هەرێکی ڕێژەی جیاوازی تێدا هەیە ئەبینین لێرە زانکۆی سۆران بە ژمارە 1 دێ بۆ ریسێرچ اینجا کۆیە پاشان زانکۆی سلێمانی ئینتەرناشنال ئەکتیڤیتی کە 5 کرێتریای تا ئەبینین زانکۆی سۆران لە ئەکتیڤیتی یەکەم بۆ پاشان ڕاپەڕین یونیڤەرسیتی اینجا زاخۆ یونیڤەرسیتی بەنسبەت student سەسکیشن ئەوە ئەمە ڕێژەی ڕازیمی خوێندکاران خۆیەتی بە زانکۆکانی خۆیان کە ئەمە یەکێکە لە پێوەرە جیهانیەکان چونکە ئەمە ئەوە پیشانەدا کە زانکۆکان چیان کردووە بۆ خوێندکاران و قوتابیانی خۆیان و قوتابیانی خۆیان چەندێک ڕازین لەو خزمەتەی کە زانکۆکانیان پێشکەشیەکە ئەبینین لێرە زانکۆی میان سلەیمانی چەرمۆر کواڵەتی تەبەن کواڵەتی ئێمە زیاتر ئەچێتە سەر کەمپەس و کلاس ڕوم و ئەکۆمۆدیشن و گرین ینی مەجموعەیەک زۆر لە کرێتریا هەیە کە دەدانەیە ئەبینین کۆیە یونیڤەرسیتی دهۆک پاشان سلەیمانیە تەبەن حەزەکەم لێرە هەندێک ئیشارە بدەم کە بەشێکی زۆری ئەمان بەشێک لە کرێتاریانە زۆر بەدەستی زانکۆکانان نییە کە نەبوونی مەسەلەن بۆ نوێ بینایە یا کەمپێکی سەربەخۆ ئەمە بەشێکی ئێستا علاقەی بە زانکۆکانەوە نییە بەقەدەر ئەوەی کە علاقەی بەو دۆخۆیە کە تایە دروست بوونە بۆیە ئەمە ڕاستە ئەتوانین بڵین ئەگەر بەکی ورتر سێری کەینەوە جۆرێک ناعەدالەتە لە مقارنەکردن بەڵام ئێمە تشخیصی واقعی حاڵەکەین بەڵام تحلیلەکەی دوایەوەی کە بزانین ئەمە بۆ وایە کار ئەسبابی تری زۆر هەیە یەکێک لەو ئەسبابانە و کۆیەکی سەیشارتن بارێت کەڵچرل ئەکتیڤیتی تەبەن ئەمە یەکێکە لەو پێوەرە جیهانەکان ئەو زانکۆیانە چنێک نەشاڵی یا چالاکی کەلتوری تێدا هەیە چکە کاراتی مەسەن بە نسبەت فەنەوە بە نسبەت ڕاضەوە بەنسبەت زۆر لایەنی ترەوە بینین لێرەش سۆران یونیڤەرسیتی دهۆک یونیڤەرسیتی هەول مێدیکال یونیڤەرسیتی لە ڕێژەی یەکەم و دووەم و سێەم دێت بە نسبەت مەکتەبەوە و ینی مەساحەی مەکتەبە و شێوەی بەکارهێنانی و ئەوانەی کە ئەتوانین بڵین لە 6 کرێتریایە هەیە ئەبینین هەولێر مێدیکال یونیڤەرسیتی و سەلاحەدین یونیڤەرسیتی و سلەیمانیە یونیڤەرسیتی بە ڕێژەی یەکەم و دووەم و سێەم هاتوون ئەگەر سەیری زانکۆ ئەهلیەکان بکەین بە هەمان ئەو پێوەرانەی کە پێشتر باسمان کرد ئەکادمیک ستاف ئەمریکان یونیڤەرسیتی Private University of Erbil and University of Human Development يعني ئەمسێ ئەمانە بە ڕێژەی یەکەم و دووەم و سێەم دێم لە سێرچە جیاوازیەکەیەکی زۆر هەیە لە وێنانی یەکەم و دووەمە University of Human Development دیارە پشکی شێری وەرگە لە مەسەلەی ڕیسێرچ لە زانکۆ ئەهلیەکان پاشان ئیشک یونیڤەرسیتی اینجا کۆمار یونیڤەرسیتی دێت International Activities بە هەمان شێوەین University of Human Development دوای ئەمریکان یونیڤەرسیتی ئیشک یونیڤەرسیتی هەروە ڕێژەی ڕازیبوونی تەڵەبەکان ئەمریکان یونیڤەرسیتی of Iraq دوایەوە Private University of Erbil اینجا ئیشک یونیڤەرسیتی کواڵیتی وەکو وتم بەشی زۆری عێلاقەی بە سپەیسی زانکۆ و سەوزایی زانکۆ و ئەو مەسەلانەوە هەیە لوبنان فرانس یونیڤەرسیتی ئەمریکان یونیڤەرسیتی University of Human Development کەواتە ئەمانە لە بەڕێژەی یەکەم و دووەم سێدم بەڵام وەکۆی بینین شتەکە زۆر نزیکە لە نێوانیانەوە هەروە چالاکی کەلتوری ئەبینین چالاکی کەلتوری لە زانکۆی گەشەپێدان لە پێشی پێشەوە جیهانی هەولێر اینجا ئەمریکان یونیڤەرسیتی بە نسبەت مەکتەبەشەوە ئەم یونیڤەرسیتی لە سلەیمانی پاشان گەشەپێدان اینجا جیهان هەولێر یونیڤەرسیتی وەکو وتمانمە پاش لابرارەکە دەرەنجامەکەدان وەکو وتمان ئەم دەرەنجامانە لە ئەساسی ئەوەی کە ئێستا هەیە کراوە بەڵام ئەمە ئەزانین جیازی هەیە
لە نێوانی ئەو زروفەی کە هەر زانکۆیەکی تێدا هەیە زانکۆیەکە لە ناو شار بێت جیاواز و زانکۆیانەیە کە لە دەرەوەی شارن یا دووردەستن زانکۆیەکە وەکو بڵێم کەمپی هەبێت جیاواز بۆ لەوەی هەبێت ئێستا سەیری ئەو تۆپ چوار ڕسێرچەرەکانی ئەم چوار ڕسێرچەرانەمان هەیە کە ئەتوانین بڵێم پڕ بەرهەمترین لێکۆڵیارانی ئەم ساڵمان بوونە چوار ڕسێرچەرمان هەیە لە ناکای بینین محەممەد سەجادی لە سۆران یونیڤرسیتی کە 52 خاڵی تەجیر کردووە ڕاز عارف لە سلێمانی یونیڤرسیتی 39.9 تقریبا 40 کازان زەنگەنە لە سەلاحەدین یونیڤرسیتی 13.3 و هەوا نەزاروف هەر لە سلێمانی یونیڤرسیتی طبعا من هەمێ لێرە ئیشارەت بە شتێک دەم ئەگەر ئێمە ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانمان نەکردایە ئێمە ئەم دەرەنجامانەمان بۆ دەرناکوت کە ئەم ساڵ کێ لە ریسێرچەکانمان لە پڕ بەرهەمترین ریسێرچەکانی کوردستان بووە لەسەر ئاسی نێودەوڵەتی چونکە ئەوەی کە ئێستا لێرە قسەی لەسەر دەکەین ئەو ریسێرچارن کە لەسەر ئاسی نێودەوڵەتی پەبلیکیان هەیە و بە ئیمپاکت فاکتەرەوە هەیەە بۆیە ئەمە من پێم وایە ئینجاکی گەورەیە بوو کە منجا بۆ زانکۆکان اینجا بۆ ئەو ریسێرچانەی کە ئێستا لێرەن بۆیە پیرۆزباییان لێ دەکەین و ئەتوانین دوای ئەوەش ئێمە بێگومان وەکو وەزارەتی خوێندنی باڵا لە بۆنەیەکی ترە پاداشتی ئەم ریسێرچارانە ئەکەینەوە بەهۆی ئەو ئینجازاتانی کە دویانە. ئێستا دێنە سەر نەتایجی کۆتایی ئەوەی کە ریزاڵتی کۆتایی ریزبەندێکە ئێمە ئەتوانین بڵێن بۆ ئەم ساڵیش وەکو ساڵی پارەکە گروپی ئەی هیچ زەوەیەکی تێدا نییە بە هەمان شێوەی کە ئەم ساڵ ئێمە وامان کردووە لەسەر پێوەرەکانمان هەم گروپە و هەم ریزبەندیەکی لەسەر بنەمای سکۆرە کەواتە پارەکە ئێمە ریزبەندەکەمان تەنها گروپ بوو گروپی ئەی و بی و سی و دی بەڵام ئێستا ئێمە گروپمان کردو ئەو گروپانەی کە مەسەلەن گروپی با بڵین بی و سی و دی ئەو گروپانن کە زۆر نزیکن لە یەکەوە سکۆرەکانیان زۆر نزیکە لە یەکەوە بۆیە بە گروپێک دامان ناون هەروەها ئەو مانەی کە لە گروپەکەیە هاتووە لەسەر بنەمای زۆر دامان ناوە نەک لەسەر ئەلفابێت دامان ناوە پارەکە لەسەر بنەمای ئەلفابێت بوو کەواتە ئەوەی یەکەم فەرقی نەبوو لەگەڵ دووەم لەگەڵ سێم فەرقی نەبوو بەڵام ئەوەی ئەم ساڵ فەرقیان هەیە لەسەر بنەمای سکۆرایە بەڵام هەر لە ناو یەک گروپان بۆ لە ناو یەک گروپان لەبەرەوەی سکۆرەکانیان زۆر نزیکە لە یەکەوە بۆ ئێمە پێمان وایە تەقدیری ئێمە وایە کە ئەوانە زۆر نزیک لە یەکەوە لە ئاستەکان وەکووتمان گروپی ئەی نییە پارەکەش هەروە بوو پارەکە ڕەخنەیەک دوای ئەوەی کە ئەعلانمان کرد جۆرێک لە ڕەخنە و قسە لەوەکرا بۆ گروپی ئەی نییە ئەمە ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستانە خۆ دەبێت یەکێ لە ئەی بێ مەسەڵەن بەمە قسەکەمان ئەوەیە کە ئێمە ڕاستە بۆ ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانە بەڵام ئەمە پێجیهانی تایە ئەگەر بێت و زانکۆکان نتوانن سکۆری تەواو یا ئەو سکۆرە بێنن کە بگەنە ئەو پێوەرە جیهانە دیارە کەسیان ناتوانگەنە گروپی ئەی بۆیە ئەم ساڵش وەکو ساڵی ڕابردوو گروپی ئەی نە لە زانکۆ حکوومیەکان و لە زانکۆ هەلیەکان بەتاڵ هەروە بەتاڵی ماوە بۆ گروپی بی ئێستا ئێمە سەیری بکەین ئەمە زانکۆ تەبعەن حکوومیەکانە ئەبینین ئەوەی ئێستا لە بەردەستمانە ئەمە گروپی بی زانکۆ حکوومیەکانە کەواتە ئەم گروپە ئەو زانکۆیانە ئەگرێتەوە کە ئەتوان بڵێن لە پێشەوەی زانکۆ حکوومیەکانن ژمارەی سکۆرەکانیان جیازە و ئێمە لەسەر ئەساسی ئەو ژمارەی سکۆرانەوە سکۆرە ڕانکمان کردووە تەرتیبمان کردووە بەڵام لەبەرەوەی زۆر نزیکن لە یەکەوە بەتایبەت ئێمە وامان کردووە کە دابڕانێک دروستە بێ ژمارەیەکی زۆر سکۆر لە نێوانی گروپێکە زانکۆیەک بۆ زانکۆیەکی تر دروست بووە ئەو کاتە کوردبانتە دوو گرۆپ یعنی چکە سکۆرەکەیان زۆر جیاز بۆ بینی سۆنار یونیڤرسیتی کۆیە سلەیمانیە هەولێر دهۆک سەلاحەدین ئەتوانین بڵین لە گروپی بیا بۆ ئەم ساڵ لە پێشەوەی زانکۆ حکوومیەکانن ئەگەر بچینە گروپی سی بەنسبەت زانکۆ حکوومیەکان ئەبینین زاخۆ چەرمۆ هەڵەبجە ڕاپەڕین سلێمانیە پۆلیتەکنیک یونیڤرسیتی ئەمەی کە ئێمە هەمانە هەمووی بە معڵاتی ڕیاضی ورد کراوە و دوایەوە بەرانمان لێرە عەرزی ئەواکەن کەمە چۆن کراوە و زۆر شەفافش بووە هەموو زانیاریەکانش
ئەکسس بۆ هەموو سەرۆکەکان و بۆیە ئەتوانین دوای ئەوەش قسەی لەسەر بکەین کە ئەمە لەسەر چی بنەمایەکرایە و لێرە شەواڵێم زانکۆیەک گلەیی هەبوو یا ئەتوانێت سکاڵا بکە و ئێمەش ئەتوانین وەکو خۆی سکۆرەکە و بەشەکان و سێکتەرەکان بڵاو بکەینەوە. گروپی دی کە لە حکوومیەکان گەرمیان یونیڤرسیتی دۆهۆک پۆلیتەکنیک و ئەربیل پۆلیتەکنیک یونیڤرسیتیە. ئەمە بە نسبەت زانکۆ حکوومیەکان. ئەگەر بینە سەر زانکۆ ئەهلیەکان یا زانکۆ تایبەتەکان دیارە لە گروپی ئەیاش بۆ ئەم ساڵش هەر بە بەتاڵی ئەمێنێتەوە وەکوتم کەس دەیتوانێت پێی بگا، بەڵام ئەگە بچینە گروپی بی ئەتوان بڵێن چوار زانکۆ ئەمساڵ لە پێشەوەی زانکۆ ئەهلیەکانن، زانکۆی گەشەپێدان، زانکۆی ئەمریکی لە سلێمانی، زانکۆی یونانی فەڕەنسی لە هەولێر و زانکۆی شق یونیڤرسیتی کە بەشە ڕئیسیەکەی لە هەولێرە. هەروەها ئەگە گروپی سی سیر بکەین بە نسبەت زانکۆ تایبەتەکان، جیهانی هەولێر، جیهانی سلێمی، کۆمار یونیڤرسیتی، ینی ئەمەش ئەتوانین بڵین گروپی سیە، ئەوە هەمووی لەسەر ئەساسی سکۆر کراوە. گروپی دی کە لە زانکۆ تایبەتەکانە چەند زانکۆیەکە لێرە ئەبین ڕەنگە ژمارەی زانکۆکان